بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم اما گەشتنتە لا پەڕەهەشتا و چوار لە کتێبی نایابی الذريعة إلى مكارم الشريعة. ئەم کتێبە زانای پایەبەرز ڕاغیبی ئەسفەهانی نووسیوێتی، یەکە لە کتێبە زۆر گەورەکان لە تعلیم و تربیەتی ئینسانە. دەرسی پێشووتر پێش ڕەمەضان باسی ئەومان کرد ما لأجله وجد الإنسان، لە پێناوی چیان مرۆڤ دروست کراوە. کورت و بخۆت پێیوتین تەنها عیبادەت نییە کە ئینسانی بۆ دروست کرابێ، سێ شتە کە ئینسانی لە پێناوە دروست کرا. یەکەمیان بریتێ لە عیمارەتی سەرزەوی، بە بنیاتی سەرزەوی بنێتەوە. دووهەمیان عەبدایەتی کا بینی خۆی و خوا. سێهەم خلافەتی خوا بگێڕێتەوە سەرزەوی. لە پێناو ئەم سێ شتە هەر سێکیانە ئینسان دروست کراوە و خەلق کراوە. مەسئلەی خلافەتی ئینسان سەرزەوی کە پەیامی خوا، عەدالەتی خوا لە سەرزەویە بەرپا ئەکا، ئەم بابەتێکە زۆر هەڵئەگرێ. ئەبێ بەڕاستی ئینسان لە ئاستێکی ئاوا بەرزا بێ کە ئەم پەیامەی خوا لە خۆیان جێبەجێکەوە بشیداتەوە بە دەوروبەر. ئەفەرمێت لە دوای ئەوە السیاسة التي بها يستحق خلافة الله تعالى. بە چ شتێک ئەو سیاسەتە چییە کە ئینسان ئەیبا بەڕێوە، ئەو ئیدارە گەورەیە چیە ئینسان ئەیبا بەڕێوە بۆتە شایانی ئەوەی کە خەلیفەی خوا بێ لە سەرزەویە و لە سەرزەویە خەلیفەی خوایی، خلافەتی خوایی با بڵێن دا بمەزرێن. ئەڵێ پێشتر وتومانە قد تقدم أن الخلافة تستحق بالسياسة. بەچی استحقاقی وەرەگرێ کە خەلیفە بێ؟ بەوەی کە ئەتوانێت ئیدارەی سەرزەوی بکە. ئەوەش بەوەی کە ئەگەڕێ بە دوای مەکاریمی شەریعەتە، ئەو شتە زۆر بەرزانە لە ناو شەریعەتە هەر هەمووی جێبەجێ ئەکا. سیاسەتیش دوو شێوازە، هەر هەمووی یا ئینسان خۆی ئەبا بەڕێوە یا ئینسانێکی تری وەکو خۆی ئەبا بەڕێوە. تەوان مەسەلەی ئینسان هەم خۆی ببا بەڕێوە عوجوبەیەکە، هەم غەیری خۆشی بەرێ بەڕێوە عوجوبەیەکە. چونکە لە ڕاستیە ئینسان کاتێکە خۆی ئەبا بەڕێوە، بردن بەڕێوەی مرۆڤ زۆر کارێکی گەورەیە. ئینسانی فاشل ناتوانێت ئەبەدەن خۆی ببا بەڕێوە، چ جای غێری خۆی ببا بەڕێوە. بۆی ئەفەرمێ ئەم دوودانەیە زۆر گەورەیە. یەکەمیان سیاسەة الإنسان نفسه وبدنه وما يختص به، نفسی خۆی لە ناوەوە، بەدەن و لاشەی لە دەرەوە، ئەو شتانەی پەیوەستن بە ئینسانەوە چۆن ڕێکیان نەخا، ژیانی خۆی چۆن تەرتیب ئەکا. ئەمەیەکە لەو خاڵانەی کە استحقاقی ئەوەی ئەداتێ بێتە خەلیفە. دووەم والثاني سیاسة غيره من ذويه وأهل بلده، بردن بەڕێوەی غەیری خۆی لە دۆستە نزیکەکانی، دایک و باوکێتی، برا و خوشکێتی، ئەولادە، خێزانە، یان ئەهلی شوێنەکەی خۆی، هەر هەموو ئەهلی بەلەدەک چۆن ئەیان با بەڕێوە. ولا يصلح للسياسة غيره من لا يصلح للسياسة نفسه. بەخوا کەسێ ئەگەر کەڵکی خۆی نەبێ و خۆی پێ نەچێ بەڕێوە، غەیری خۆی هەر پێ ناچێ بەڕێوە. بۆیە خوا جەل جەلالوه ذەمی ئەو کەسانەی کردو کە خۆیان هەڵ ئەبژێرن بۆی سیاسەتی غێر بکەن، بەڵام لە عینەن کاتە فەرمان ئەکەن بە چاکە، ڕێگری ئەکەن لە خراپە، بەڵام خۆیاندا نەمەزراون، سیاسەتی خۆیاندا نەمەزراندووە. ئەفەرمێ ئەتەئموڕون الناس بالبر وتنسون أنفسكم. ئەرێوە ئێوە دێن فەرمان ئەکەن بە چاکەکاری بەسەر خەڵکە، بەڵام خۆتان لەبیر چۆتەوە. وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. ئەشتن کتابە خوێندنەوە، ئەم کتابە گەورە، ئەم ئاەتە پیرۆزانە ئەخوێندنەوە. ئەفەلا تعقلون، بەڵام عەقلی پێیان ناکەن، وەری ناگرن. یا ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون. بۆ ئەو کەسانەی کە ئیمانتان هەیە بۆ شتانێک ئەڵێن کە خۆتان نایکەن. كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. مایەی خەشم و قینی خۆیە جەل جەلالوه کاتێک کە قسانێ بکەن و لە کردەوەتانە ڕەنگی نەدابێت. یا ئەیها الذین آمنوا عليكم أنفسكم، خەریکی تربیە و تەسکیەی نەفسی خۆتان بن.
ئەگەر خۆتان جوان دامەزران لا يضركم من ضل إذا اهتديتم هەرچ کەس گومڕا بێ لەم سەرزەویە بە مەرجێ ئەو خۆتان هیدایەتیان وەرگرت بێ تەئسیری لە کاروانی داعوە و بانگەوازی ئێوە ناکە. کەوابوو پێمان ئەڵێ پێش ئەوەی تەهذیبی خەڵکی ترکن و خەڵکی تر بە خەڵکی چاکردنی خەڵک بن خۆتان تەواو کرد بێ خۆتان چاک کرد بێ. ئەفەرمێ بەهۆی ئەمەوەیە ئەم بیرۆکەوەیە کە وتراوە تەفەقهوا قبل أن تسودوا. طبعا ئەم کەلیمەیە تەفەقهوا قبل أن تسودوا ئیمامی بەیهەقی وەکو فەرمایشت هێناوێتی لە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بەز ئیمامی بوخاری لە بەجەزمی لە صحیح بوخاریە فەرمێتی و قسەی ئیمامی عومەرە ئەفەرمێت تەفەقهوا قبل أن تسودوا. طبعا علەما سێ معنای جوانیان بۆ ئەمە لێک داوت وتویانە فێری عیلم بەو فقه وەرگرە پێش ئەوێ بیتە سەید و گەورە تسود و بتکەنە سەید و گەورە فێری فقه و عیلم بێ. دووەم تەفەقهوا فێری عیلم ببن قبل أن تسود و تاواتان لەبێ مەجبور بە ڕیشتان ڕۆشکەنەوە لە سەوادە ئەویان وەرگیرە ممکن. هەندێک تریان فەرموویانە چی تەفەقهوا عیلم وەرگرن قبل أن تسود پێش ئەوەی ژن بێن ژن تایەنێتە تەواو هەڵە قفڵە ئەشکە کوژێنەوە جەماعەتێکی تازەی تایە مەلا ئەرسەلان و مەلا بەرهەم و مەلا ڕێبینە و ڕێدینە و نازانم ئەمانی ترمان ئێوە لە کام پیاڕن دێ باشە هێشتا فریا عیلمەکەوە تەسەوور کە ئەمە مەلا محەممەدیش فریا ئەکەوی تۆز ئەفەرمەسی ئەو ڕەئی سێهەمیان ئەڵێ پێش ئەوەیە بەس ئەم قەولەی طبعا ئیمامی عومەر لە بابی سیاسەتا ئێڵێ ینی پێش ئەوەی ببیتە سەید و فەرمان بە خەڵکی ئەوە مەکە ئەو خۆت بۆ خۆت وەرگرە کە خۆت بۆ خۆت وەرت گرت ئەو کاتێکە بوویتە سەید ئەتوانی گەشە بە ئەوە بدەی کە وەرت گرتووە. بەس ئەگەر هیچ وەرنەگرت بێت تۆ سەیدێکی گەورە زۆر زەحمەتە بێی خۆت بچووکەیتەوە لای کەسێک بێ دەرز بخوێنی و وردە بچی ئاموشۆکەی بەڵام هەتا ئەو کاتەی گەنجی زۆر تەبیعیە یان نەبووتە سەید و گەورەیەک ئەتوانی هەموو ئەوانە بکەیت. کەوابوو ئەمە تەنبیهمان ئەداتێ ئێمە بە کەڵکی سیادە ناین ئەگەر پێشتر فقهمان وەرنەگرت بێ و سیاسەتی گشتی تێگەیشتن لە ژیان و بردن بەڕێوەی ژیانمان وەرنەگرت بێ. چونکە ئەو کەسەی کە سائیسە سیاسەتەکە جێبەجێەکە ئەو کەسەش کە مەسووسە سیاسەتی بەسەر ئەکرێ وەکو سێبەر وایە سێبەر. ئەگەر تۆ ئەم قەڵەمێکی ڕێک و جوانە ئەم قەڵەمەکە دائەنێم سێبەرەکەی ڕێک ئەگەر بێت و قەڵەمێکی لار و خواردا بنێم سێبەرەکەشی لار دەرەچی. بۆی ئەفەرمێ ئەو کەسەی کە ئەوێ کەسێکی تر ڕێکاتەوە ئەگەر خۆی ڕێک نەبێ ئەویش لارەکە بۆی ئەبێ خۆی ڕێک کردبێتەوە تا بتوانێت ئەوی تر ڕێکاتەوە. مەسەلەی تەهذیبی نەفس و تربیەتی نەفس بابەتێکی زۆر عەظیمە. چەندێک ئینسان بتوانێت خۆی ڕێک کاتەوە ئەوەندە زیاتر ئەتوانێت بەرامبەرەکانی ڕێک و دروست کاتەوە. ئەفەرمە دەی بزانە جاری وهەیە ئەو کەسەی کە سائیسە وەکو ضال دەرئەچێ وەکو گومڕا دەرەچێ خەڵکە بەرەو گومڕایی ئەبا. يا أيها الذين آمنوا لا تتبعوا خطوات الشيطان ومن يتبع خطوات الشيطان فإنه يأمر بالفحشاء والمنكر. طبعا ما أتى سري زور قوريتي أفرمشن خطوات الشيطان مكون أو كسيشن خطوات الشيطان أكوي نك أو خوي بيتشاق ناكر يأمر بالفحشاء والمنكر فرمان أكا بخرابكاري سبحان الله. يعني أم كسا أجر شوين خرابكاني شيطان كوت وردا وايليت خطوات الشيطان شوين كوت خوي وكو جور الشيطان يكي إنسي ليه أمر أكا بخراب أم فرمان أكا بخراب ورقري أكا لتشاكا كان. كوابو إنسان بوي أفرمي أو كسي أتباع الشيطان بو رحمة إخوة الراغبي أصفهاني بي أفرمي أو كسي أتباع الشيطان شوين كوتي أو لا يأمر إلا بالفحشاء والمنكر ناتوانا فرمان بتشاكك همیشه او فرمان ایکا بخرافه ایک. اما وتمان انسان هاتووە لەسەر زەویە عیمارەتی زەویکە بۆ ئەمە دروست کراوە عیبادەتی خوا بکە ببێتە خەلیفەی خوا لەسەر زەوی لەبەر ئەم سێشتە کە ڕاغیبی ئەسفەهانی فەرمووی.
ئەفەرمێن نێوان مەکاریمی شەریعە و عیبادەت و عیمارەتی زەوی فەرقەکەی چییە؟ باشە مەکاریم و عیبادەت هەر یەکشت نییە. عیبادەتی خوا جەل جەلاوه لەگەڵ یا عیبادەت لەناو شەریعەتە و مەکاریم لەناو شەریعەتە ئایا یەکشت نین؟ ئەفەرمێ جیاوازیەکە ئەمەیە، مەکاریمی شەریعەت سەرەتاکەی لە نەفسەوە دەست پێ ئەکات، پاکی نەفس، ڕازاندنەوەی نەفس. ئەبێ ئەم کەسە خۆی فێرکە، تەعەلومکە، عیفەتی هەبێ. عیفەت بە معنای ضەبط النەفس دێت، ئینسان نەفسی خۆی بگرێ لە هەموو مەلەذاتی حەیوانی پێی ئەوترێ چی بێتە عیفەت. وەلەما فەرموون عیفەت هیچ کەسێک ماناکەی یان چێژەکەی وەرناگرێ هەتاوەکو لە دەستی نەدا. سەبری هەبێ، عەدالەتی هەبێ. اینجا تایبەتمەندی پێیەکە لە حکمەتە، لە جوودە، لە حلمە، لە ئیحسانە. چۆن ئەمانەمان دەستکەوێت؟ چۆن حکمەتم دەستکەوێت؟ چۆن جوود، چۆن حلم، چۆن ئیحسان؟ ڕاغب ئەفەرمێ ئەگەر تەعەلومت کرد، خۆت فێر کرد، وردە وردە حکمت لە دڵتا دائەمەزێ، لە عەقڵتا دائەمەزێ. حتا علمی زیاتر، معریفە، جەنگی معریفە زۆر گەورەیە لە حیاتی ئینسانی موسڵمان. حتا معریفەتت زیاتر و بەهێزتر بێ، ئەوەندە زیاتر حکمەتی خوا لە دڵتا دائەمەزێ. حتا زیاتر خۆت بپارێزی لە حرامەکان، لە مەلەذاتی حەیوانی و شەیطانی، زیاتر جوودت بۆ دروستە بێ، بەخشندەیت بۆ دروستە بێ. طبعاً کە ئەڵێن جوود، ئینسان وا تەسەوور نەکە کە لە ڕووی مادەوە جوودەکە. زەردەخەنەیەک لە ئینسانە جوودە، قسەیەکی خێر جوود و کەڕەمەکە لە ئینسانەوە دەرئەچێ. هەندێک جار نا تەنها کردەوەکانی ئەو نەکردەوەی جوود. زۆر کەسمان هەیە لەسەر زەویە قسەش ناکە، دەنگیش ناکە، وتاریشی نییە، مجەڕەدی کردەوە جوانەکانی بۆ تەمایی ئەوەی کە ببەخشێ بە بەرامبەرەکانی. بۆیە هەندێک کەس هەیە بە مجەڕەدی بینینی تۆ دڵت خۆشی. هۆکارەکەی ئەوەیە کە ئەم کەسە خوای گەورە جوودی پێ عەتا کردووە، ئەوەندە خۆی پاراستووە لە حەرام، خوای گەورە ئەم نعمەتە جوانەی پێداوە کە ئەتوانێت جوود کات و پەخشکە لەسەر زەویە. اینجا پێی بە سەبر ئینسان ئازایەتی بۆ دروست ئەبێ، حلمی بۆ دروست ئەبێ، لەسەر خۆی بۆ دروست ئەبێ، چونکە لەسەر خۆی و ئازایەتی هەردووکیان دوو سفەتی زۆر گەورن لە ئینسانە. بە عەدالەتیش ئینسان عەدالەت کە بەرپا ئەکا، لە دوای عەدالەتەوە ئیحسانی بۆ دروست ئەبێ و کردەوەکانی هەمووی کردەوانێک ئەبن زۆر ڕێکە بن، چونکە خودابینی تیا ئەبێ. وشەی ئیحسان جارێک عەرزم کردن لە خزمەتانە، لە زمانی کوردیە تعریفێکی دقیق نییە بەرامبەری، بەڵام ئەکرێ بڵێن خودابینی، کە ئەنەما ئەم ئینسانە خدا ئەبینە لە کردەوەکانیە کاتێک کە جێبەجێ ئەکا بێت چەند بە جوانی جێبەجێ کرد. ئەفەرمێ ئەگەر هاتوو ئەمانەی کرد، وردە وردە مەکرەمەیەکی خوایی دەست ئەکەوێ. ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم. وای لێیەکە باشە کەڕەمی خوا بەسەریادا ئەبارێ بێتە کەسێکی بەڕێز، کە بووە بەڕێز وەصەلوح لخلافەتی الله تعالی، ئیتر بە کەڵکی ئەوەیە بێتە خەلیفەی خوا و جێنشینی خوا لەسەر زەویە، ئەبێتە کەسێک لە ڕەبانیین، یان شوهەدا یا سڵدیقین، یان کەسێکی زۆر خواناز دەرەچێ، یا شەهید ئەبێ، یا پلەکەی ئەوەندە بەرزە لە ئاستی سڵدیقینە کە لە پلەی شوهەدا بەرزتر. دەی بزانە عیبادەت زۆر گەورەترە لە مەکرەمە. ئەڵێ هەرچی مەکرەمەیە کە تۆ جێبەجێ ئەەکەی ئەوە عیبادەتە، بەڵام مەرجنی هەموو عیبادەتێ مەکرەمە بێ. فەرق لە بینیانە عیبادەتەکان بریتین لە کۆمەڵە فەرائض کە لەسەرت واجب کراون، دانراون، کۆمەڵە ڕەسم و حدودە بۆ کێشراوە، بە یا بڕۆ بە یا مەڕۆ. فەرزەکان، حرامەکان، هەموو ئەمانە لە چیە؟ لە عیبادەتە جێگەی ئەبێت. ئەگەر ئینسان فەرائزەکانی جێبەجێ نەکرد، زوڵمی کردو. بەڵام مەکاریم ئەمە نییە. مەکاریم بریتە لەوەی کە ئینسان هەڵ ئەسێ بە وەظائیفی عیبادات، ئەچێ لە ناو عیبادەتە ئەگەڕێ کام عیبادەتە زۆر زۆر چاک و جوان و باش و هەڵەبژێرێ، خۆی قاڵەکە، سەرقاڵەکە بە بەهێزترین و باشترین عیبادەت. ممکنە ئینسان ئەگەر بەس عیبادەتەکانی جێبەجێ کردە، عەدالەتی کردو لەسەر زەویە لەگەڵ خوای خۆیان، ئیتر عقوبەی نادا ڕەب العالەمین، چونکە فەرزەکانی جێبەجێ کردووە. بەڵام ئەو کەسەی کەوا مەکاریمە ئەگەڕێ، ئەو بە دوای نەفلە ئەگەڕێ، بە دوای فەضل و گەورەیە ئەگەرێت لە بەردەم خوایە. ئەگەر ئینسان فەرزێکی ئیهمال کردبوو، ناتوانێت بێت تەنەفل کات و بە دوای مەکاریمە بگەڕێ، و ناتوانێت ئەگەر هاتو عەدالەتی هێشتا نەکردبێ بێ زیادەی لە عەدالەت بەرپا بکە.
ئەگەر نمونەیە بێنەوە بۆی زیاتر ئەم کەلیماتانەی ڕەهێب ڕوون ببێتەوە. خوا جل جلاله لە قورئانە کە باسی جیابوونەوە ئەکا ئەفەرمێ ئەو تەسریح بإحسان. ئەگەر ژن و مێردێک لەگەڵێکە جیابوونەوە بڕیاری تەلاقیاندا تەسریح چکۆ معنای تەلاق دێ ئەفەرمێ ئەو تەسریح بإحسان با بە ئیحسان لە یەکتر جیابوونەوە. ئیحسان عەدالەت نییە. ئەم ژن و پیاوە لە یەک جیا ئەبنەوە ئەرێ مارەیەکەی چەندێکە حازر و قەرزی ئەوەندێ ئەوە حازر و قەرزەکەم پێدا ئەوە عەدالەتی کرد. ئەگەر زیاتر لەمەیدایە ئەو پێوتری ئیحسان. ئەگەر کەسی هاتبێ لە ئەسڵی مارەیەکە دزی کردبێ پێ بڵێ وڵات دوایی بڵێ وڵات بڕێ زیادەی ئەدەمێ ئەخە تۆ جارە دزیت لێ کردو عەدلەکەت جێبەجێ نەکردو بەرپا نەکردو چۆن دوایی زیادەی ئەدەیت ناکرێشتیوە. بۆیە بە حەیاتی مەکاریم نایەتە دی مەکاریمی شەریعە ئەگەر چی عەدالەت نەهات بێتە دی. ئەگەر عەدالەت هاتە دی ئینجا مەکاریم دەست پێیەکە. ئەگەر فەرز جێبەجێکرا ئینجا سونەت دەست پێیەکە. بۆیە ئەفەرمێ ناکرێ ئینسان فەضل بدا ئیلا لە دوای عەدلەوە ئەبێ عەدلەکەی کامل کردبێ ئینجا. کەسێک بێت نوێژی نیوەڕۆی نەکردو دەستکا بە سونەتکردن سونەت کەس هەتا نوێژەکەی لە دەست دەرەچێ ئەخر عەدلەکەی جێبەجێ نەکردو ئەبێ عەدلەکەی یەکەم جار جێبەجێ کا فەرزەکە ئینجا دوای تەنەفل دەست پێیەکە. ئەفەرمێ عەدل ئەوەیە کە واجب بووە لەسەرت تەفەضڵ و زیادە لەسەر ئەوەی کە واجب بووە لەسەرت ئەوە ئەچێتە ناو بابی مەکاریمی شەریعەتەوە. دەی چۆن ئینسان تەسەوور ئەکا زیادە بکرێ کاتێکەوە ئەسڵی شتەکە خۆی لە ئەسڵە نەهاتوێتە دی نابێشتیوە. ئەفەرمێ ئەو کەسەی لا يستطيع واوتراوە لا يستطيع الوصول من ضيع الأصول هەر کەسی ئەسڵەکانی ثابت نەکردوێ جێبەجێ نەکرد قەت ناگاتە ئەو پلە بەرزەی کە ویساڵی لەگەڵ خۆیان جل جلاله. فەرمایشتەکەش پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ عەبدەکە ئەوانەی کە فەرز لەسەرم فەرز کردو لە هەموو شتێ پێم خۆشترە کە جێبەجێکە بەڵام بەچی لە من نزیکە بێتەوە بە نەفل و سنت حتى سنەتی زیاترەکە بەرزتر ئەبێتەوە لە حوزوی رب العالمین. ئەفەرمێ ئەگەر کەسێک بەس فەرزی کرد هیچ زیادەی نەکرد لە فەرزەکان فمەعذور ئەوە عوزری لای خۆی ئەڵێ خوا ئەیان فەرزەکان جێبەجێ کردو بەهشتی عەدالەتی کردو خۆش زوڵمی لێ ناکرد. ومن شغله الفضل عن الفرض فمغرور. ئەفەرمێ بەڵام ئەگەر کەسێک ئەوەندە خۆی مەشغوڵ کرد بە سنەتەوە فەرزەکانی لە دەست دەرچووە مەغرورە ئاگەی نییە لە دین غەڕا بووە. کەسێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی بە خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم وتی سوێنت ئەیەم بەخوا چی لەسرم فەرز کراوە چی لە ئاسمان لەسەر من فەرزە. فەرمووی 5 نوێژەکان ئەم 5 دانە لەسەر فەرزە ئەوە زەکات لەسەر فەرزە ڕۆژوو لەسەر فەرزە حەج لەسەر فەرزە وتی سوێنت ئەیەم بەخوا بەس ئەمانم لەسەر فەرزە دەوڵای لەمانە زیاتر ناکە بەس ئەوانەیە حایت چیتر ناکە. وتی من ئەم درێژەیەم پێ ناکرێ وەکو تۆ وەکو زەید درێژەی پێ ئەدەن بەخوا منەوە بە من ناکرێ بەس ئەوە ئەکەم وتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە صحیح مسلم ئەتۆ فەرمووی أفلح إن صدق للروايتك أفلح وأبيه إن صدق. ئەم کەسە ئازاد بووە ڕزگار بووە ئەگەر ڕاستکە لەگەڵ ئەوە فەرزەکانی جێبەجێکە کەوابوو فەرزەکان بابی عەدالەتە بەڵام بابی مەکاریمی شەریعەت بابێکی گەورەتر لەو کەوابوو ئیحسان کە بینی مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئیمانمان بۆ ئەکا باسی ئیسلام باسی ئیحسانمان بۆ ئەکا. ئیسلام هەموو کەسێک هات هەموو ئیسلامی جێبەجێ کرد هەموو ئیمانیشی جێبەجێ کرد هێشتا نەگەشتە پلەی مەکاریم چکە فەرزەکانی سەر کۆڵیەتی لای بردووە بەڵام ئەگەر هات و خودابینی کرد لە تاعەتەکە ئینجا کاتە پلەی مەکاریم. بۆی ئەفەرمێ بە ئیحسان کە لە ئاەتەکە پیرۆزەکانە یا لە فەرمایشتە پیرۆزەکانە هاتووە ئیشارەت کراوە بۆ لای چیوە مەسەلەی مەکاریم. إن الله يأمر بالعدل والإحسان. ئەمری پێکردن بە عەدل هەموو فەرزەکان جێبەجێکەن بە ئیحسانیش کردوێتی. بۆیە عولەما ڕەحمەتی خۆیان لێبێ لە باسی خوشوعە قەولێکم خوێندەوە زۆر دڵخۆش بووە. ئەفەرمێ خوشوع ئەبێتە دوو بەش. قەولەکە هی شێخی گەیلانییە ئەڵێ خوشوعی فەرزمان هەیە
خشوعی مەکراومانێ. خشوعی فەرز چۆنە؟ الحەمدولillah لە وڵاتی ئێمە خشوعی فەرز هەیە. مەسەڵەن کەسمان نییە لە نوێژە مەسەڵەن جوڵی زۆر کات و هەڵبەز و دابەزکە، هەمووی خشوعێکی ظاهرمان هەیە. دەستمان ڕێگوەساوە، بەڵێن لاشەمان ڕێگوەستاوە، لا ناکەینەوە ئیلا لە کاتی خۆیان نەبێ. تەرتیبی ظاهری نوێژمان هەیە. ئەفەرمێ ئەمە لە ڕۆژی قیامەتە ئەم کەسە محاسبە ناکرێت لەسەر ئەوەی کە نوێژی نەکردووە. نوێژی کردووە، عەدالەتەکەی جێبەجێ کردو. ئیحسانەکە کە ڕەب العالەمین ئەمری پێ کردووە ئەمرێک نییە لە بەرامبەرە سزای بدا، بەڵام لە بەرامبەرە زۆر بەرزی ئەکات. إن الله يأمر بالعدل لە بەرامبەر عەدلە خۆش عەدل لەگەڵیا ئەکا، بەڵام لە بەرامبەر ئیحسانە کولی فەضلی ئیلاهی بەسەریا دائەبارێت. يعني أم آية بيروزة فرمي يا أيها الذين آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم. إيه باشا هم ماكد وافعلوا الخير لعلكم تفلحون. أم خير راغبي أصفهاني أفرمي ففعل الخير هو الزيادة على العبادة، أو هي زيادة العبادة كد أكيد. لا نيجا فرض كان أكي سنة كان لقلا أكي هندي أذكار بدان را وجيب جي أكي هندي كتير لبابي فضل باش لبابي إحسان زياد أكيد جێبەجێیەک کەوابوو ئەکرێ بڵێن مەکاریم لەگەڵ عیبادەتە ئەمە جیاوازێکی هەموو مەکرەمەیەک تەمەن لە عیبادەتە جێگەی بێتەوە. وەفعلوا الخەیرە لەناو عیبادەتە واعبدوا ربکم حتا ئەوێ ئەکاتە چی ئەکاتەوەی کە تۆ عەبدایەتی خۆ ئەکەی فەرزەکان جێبەجێیەکی، بەڵام وەفعلوا الخەیرە هەموو سونەن و فەضائیلەکانە کە تۆ جێبەجێیانەکەی. سونەن و فەضائیل فەرقەکەی چییە؟ طبعا سنن ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم کردێتی. فەضائیل ئەوەیە یا بە بڵێن سنەنی مطلق ئەوەیە هەندێک وای ناو ئەبن هەندێک پێ ئەڵێن فەضائیل ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیکردووە، بەڵام تۆ وەکو فەضیلەتێک زیادەی ئەدەیتە ئەیکی. قەت نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕیوایەتێکە لە ئەثەرێکە وارد بێ لە شەو ڕۆژێکە 30,000 ئەستەغفیرڵڵای کردبێ، بەڵام تۆ ئەتوانی 30,000 ئەستەغفیرڵڵا بکە بە بیدعەتیش حساب ناکرێ، چکە لە بابی فەضل لە بابی سنەنی مطلقە. یان قەت نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ڕیوایەتێکە بڵێ بەیانی زوو یەکسەر چوو بۆ جومعە لە ڕۆژی جومعە بەیانەکەی زوو ڕۆژ هەر سنەتی کرد هەر سنەتی کرد حتا وەکو کاتێ خەتیب هات. بەینەما لە کوتوبی با بڵێن فقه واریدە کە ئەڵێ یەکێک لە ئیشەکانە لە تەبکیر بۆ نوێژی جومعە کە زوو ئەڕێ بۆ نوێژی جومعە بریتێ لە سنەتی مطلق، هەر نوێژی سنەتەکەی نوێژی سنەتەکەی تا ئەو کاتێ ئیمام دی. یان لە حیاتی شێخی با بڵێن ئەبوو حەنیفەیە ئەی خوێنیتەوە ئیمام ئەبوو حەنیفەیە ئەفەرمێ هەموو شەوە 100 ڕەکعات نوێژی ئەکرد، شەو 100 ڕەکعاتە نوێژی ئەکرد، خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نەیکرد. ئەوە لە بابی فەضلایە کە ئینسان ئەچێت جێبەجێ ئەکرد. یان زۆر کات حتا ئێستا ئێمە دیقەت بدەن ئێستا چەند ڕوقەی شەرعی هەیە، ئەو هەموو عالمە گەورە ئەی خوێنێت و ئەوانە یەک ڕوقەی شەرعی ثابتمان نییە ئەو هەموو ئاەتە بخەیتە پەنایەک لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم وارد بەشتیوەمان نییە، هەمووی لە بابی فەضلایە. قنوت ئەو قنوتە دوور و درێژانە ئەخوێنین بەو شکڵەی ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیخوێن. بۆ لەناو عیباد لەناو باشترین عیبادەتە کە نوێژە، مەسەڵەن تۆ جاری وهەیە دوعاکەی بۆ شیشان، ئەو فەقیهێکم هەبوو لە لادێکە مەلایەتێکە دوعای کردو بۆ شیشانیش تەواو بووە. پیاوێکی پیریشی لێ زۆر قسە خۆش بێ، وەڵڵاهی ئەم فەقیهەی تۆ وەکووە دەست بگری لە پاس کاتێ پاسەکە ڕۆشتووە تەواو بووە، ئیشەکە تەواو بووە، تازە ئەوەکە دوعاکە بۆ شیشان. تەسەوور کە مەسەڵەن جاری وایە تۆ لە نوێژەکە ئەوە دوعات کردو بۆ موسڵمانە لە شیشان، موسڵمانی ڕەسین، موسڵمانە لەکوێ، خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی نەکردو. بەینەما ئەوە هەمووی لە بابی چیە؟ لە بابی سنەنی مطلقەیە، لە بابی فەضائیل. کەوابوو جیاوازەکە ئەمەیە مەکاریمی شەریعەت بریتیە لەو عەبدایەتیە تەطەووعیانەی کە تۆ ئەیکەی. ئەزانی چی عەبدایەتی تەطەووعی ئەکەی؟ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێت تەبەسسومک فی وجهی ئەخیک صەدەقە، زەردەخەنەیەکی تۆ بە سەدەقە بۆت حسابەکە. یعنی جاری وایە لە ڕۆژی قیامەتە ئینسان کەسێکی قسەخۆش و ڕووخۆش و لەگەڵ دۆستەکانی و ئەحبابەکانی لە ڕۆژی قیامەتە اینجا بەخۆی ئەزانێ ئەی هاوار ئەم ڕووگەشی من لەگەڵ ئەم دۆستانەما چه ئەجر و پاداشتێکم دەستکەوتوتی. زۆر شتی تر جاری وا هەیە مجرد ئینسانی موسڵمان هەیئەتێکی موسڵمانانەی هەیە،
باشە خەڵک کە ئەیبینێ دینی بیر ئەکەوێتەوە هەر مجرڕەدی ئەمە یان هەندێک کافر کە ئەیبینە ڕقیان هەڵەسێ تووڕە ئەبن مجرڕەدی ئەوە وەتە ئەجرێکی زۆر گەورە بووی فەزیلەتێکی زۆر گەورە بووی کە خۆی هەر دەرکی پێ نەکرد و هەستی پێ نەکرد وهكذا كابوم مكارم أو بابة طول وتفصيلان يعني تو أيكي بتطوعي خوت وعبادتي جبريتية لويك فرز كلا ولا سرد أما لمصطلحي كيا لمصطلحي الراغب أصفهانية أي عمارتي الزوي أفرمي أويك حياة إنسان كان جياني إنسان كان شكر جيان تنها أمنيته نيوشكي طاعتكي شاكا كاربينها ئیشی ئێمە موسڵمان بەشێکی بریتە لەم خۆڕازانەوەی ناخی خۆمان بەشێکی بریتە لەم خۆڕازانەوەی ناخی خۆمان بەشێکی بریتە نا لەوەی کە چۆن ژیانی خەڵک باشەکەین چۆن ئیسلاحی سەرزەوی ئەکەین ئەفەرمێ ئینسانێک بە تاقی تەنها قەت ناتوانێت بژی ناتوانێت خواردنی خۆی هەمووی ئامادەکە و جلی خۆی ئامادەکە و مەسکەنی خۆی ئامادەکە بە تاقی تەنها برسێتی خۆی ئادەی لابەرێ و سەتری عەورەتی خۆی کە خۆی لە گەرما و سەرما بپارێزێن ناتوانێت ئەوە بکە ئیلا ئەبێ هەوڵ بدا لەگەڵ هاو مرۆڤەکانیە هەموویان پێکەوە سەرزەوی ئاوەدان ئەکەن طبعا آياتك بيروسة رب العالمين فقلنا يا آدم إن هذا عدو لك ولزوجك أي آدم أقاد لي بأما الشيطان أما الدجمني خوتو خزانكته فلا يخرجنكما من الجنة فتشقى كرل بهج نتان كات الدرو هردوكتان أكات الدرو لبهج بلام ها كتشون درو فتشقى نيوتو فتشقيا هردوكتان وبيايوتو بو آدميوتو يعني لدروي بهج نارحترين شت لسر كولي بيا جيان لسر كولي أوست لدواء أما سبحان الله كمال توجيهات وجواني بهج كأنما لدروا أمانتها نية وريابة إن لك ألا تجوع فيها ولا تعرى كل اللي بهجتها قد برسيد نابي قد جروت الرجال نابي بجل نابي ببوشاق نابي وأنك لا تظمأ فيها ولا تضحى قد تونيد نابي ليرا قد خور لدنا يا قرم ببي جامع آية زور مناسبة قورة قوريتي يكم مناسبة جوع على خلو الباطن أو يك إنسان ناوي خالي وتو إن جاءت البرسي أي عريشية دروي خالي وتو جلكاني بيو النماو أنا بوي خوي قرأ أدواني بيك ودانا كاتك لبهشتا كرايا دروا الشيطان آدم كلبهشتا كرايا دروا چی کرد بۆ ئەوەی برسێتی بشکێ یا بمێنێتەوە خولدی هەبێ پەلاماریدا شتێکی خوارد یەکەم شت کە ڕووی تێکرد ڕوود بوویەوە واتە ئەم دوو عقوبە لە پەنایەکان ویستە بە حەرام خۆت تێرکەی ڕوت و ڕەجاڵ ئەبی وأنك لا تظمأ فيها ولا تضحى أم عقوبانه آدم ندراوة كألين شيء ألين ألم الباطن يعني حر الباطن قرمينا وسك بي أو تري شي بي أو تري تونيتي أي قرمي دراوة كخور لد بدا بي أو تري تضحى أم دوانشي لبناي يكا داناوة ألم يظاهروا ظاهرة كي داناوة بوي كخور لد بدا ألمي باطنك شي داناوة بتونيتي دي أقال لي بي ألناو أم بهشتان نتوني أبي نبرسي أبي نا بجلو بوشاك أبي نتوني أبي نقرمات أبي أم تشوارة طبعا دراسي زور شتي لسرا أقل تواني كان دراسي محمد فاضل سامرائي كان دكتور محمد دكتور فاضل سامرائي شتي زور جواني هنا ولا سر أو بابتا بوشي ليكم يعني على ألا تجوع بولا دوم يعني على أنك لا تظمأ فيها هل كان بابي مصدر بولا أوي هنا وبولا يتر أوي هنا أما يعني بو لبهشتا أم دواني هيك يعني نبيني دي بلام ردبونوي بيني لبهشتا ومسألة خواردني شي بيني بلام مسألة الظمأ وتونيتي بهيش وزن بيني خوري شي نبيني لدرو أم دو عقوبة أدري واتا إنسان لناو بهشتا دو عقوبة هسبيا كردوه
عقوبەی برسێتی و ڕوتێتی هەست پێ کردووە، بەڵام عقوبەی توونیەتی و گەرمی هەست پێ نەکردووە لە دەرەوە لەبەر ئەوەی مخالفەی کرد. والمخالفة فرمينك والجزاء من جنس العمل لجنس عملك خوي عقوبة درا برسيتي وروت الرجال يشكرا دوهم لدرا ودوشتي ترية الري تونيتية الري وقرميجية الري هادو كان ألمي باطن وآزاري ناوكي وآزاري دركية بي بابنا الري وكو هندي المفسرين وتوانا مسألة تظمأ ولا تضحى ما بس أويا ناخي إنسان آزاركيش دروي إنسانج آزاركيش كابو إنسان هرچی هەوڵ بدا جهد ئەکا جیهاد ئەکا لەم سەرزەویە بە فەرمانێک ئەمە جێبەجێ ئەکا ئەبێ بێتە دەرەوە ئەبێ برسی بێ هەتاوەکو کارکە خۆی تێرکە ئەبێ ڕوود ببێ هەتاوەکو کارکە خۆی پۆشتەکە ئەبێ توونی بێ بۆ ئەوەی هەوڵ بە لیباس بۆ خۆی تەرتیب بکە ئەبێ گەرما تەئسیر لێ بکە بۆی مەکان و جێگە بۆ خۆی دەستەبەرکە هەموو ئەمانە بوونەتە واجب لەسەر زەویە کە ئەبێ ئینسان جێبەجێکە وجهاد لپناویان بکە. فرمایشتی کێنا و راغب رحمتی خوای لێبێ ئەو فرمایشتە لە کتێبی حەدیثە محققەکە ئەڵێ نەمبینیوە و دیارە نییە لە کتێبی حەدیثەکانە، بەڵام گرنگە کە بزانین ئێمە راغبی ئەسفەهانی ئەهلی حەدیث نییە، یەکێکە لەو کەسانەی کە زۆر مرۆڤ ناسە ئەزانێ باش لەگەڵ مرۆڤە چۆن ئەیخوێنێتەوە دیڕاسی مرۆڤ چۆنە، بەڵام خودی خۆی محەدیث نییە وەکو حەدیث وەرناگرین وەکو پندێک وەری ئەگرین. ئەڵێ ئەو کەسەی لە تەڵەبی ڕزقا بێ خەریکی ئەوە بێت کە شتێک پێیەکە بۆ ماڵ و مناڵی بێ فەهوە فی جیهاد وەکوایە لە جیهادا بێ ومن لم يكن على ذلك فسعيه هباء منثور ئەو کەسەی بۆ شێوازە نەبێ ئەو کردەوە ئەو ئیشەیەکە وەکو هەبائێکی منثور هەوای بێ ڕۆشت بێ و هیچ ئیسفادەیەکی لێ ناکە. قل هل ننبئكم بالأخسرين أعمالا آية بيروزك أفرمي بيتان بليم أواني كزور خاسرين أخسرترين كز لكرده وكان أنا كين الذين ظل سعيهم في الحياة الدنيا هاموا عيشنا راحتي وهاموا شيخوان لجياني حياة الدنيا هر همي سرفكا وهم يحسبون أنهم يحسنون صنعا وأزان إشي زور باش جيبا جيئكا لكاتيك كأسنا وقيامت أخسرن وحتشيشت لدسيان داو خوشيان لدس داو ئەولاد و مناڵەکانیشیان لە خێزانیشیان لەدەستدا هەمویان لەدەستدا. دەی ئەفەرمێ عیمارەتی زەوی ئەوهایە خوای گەورە وا لەم ئینسانە ئەکات ئەبێتە خادم خزمەت ئەکا کەچی لەم خزمەتەیە کە ئەنەما مسەخەرە بەبێ ئیرادەی خۆی ئەم خزمەتە ئەکا لە جملەی کە ئەنەما لە جملەی بەهائیمە چۆن ئاژەڵی خزمەت ئەکا و هیچ دەرەک نەکەوە بڕوا ئەکەن جاری وایە باوکێک ئەبینی سبحان الله ئەم باوکە شەو ڕۆژ خۆی مانوو ئەکە والله جاری وایە ئەزانە مناڵەکانشی منەتی نەزان بەس هەر خۆی مانوو ئەکە هەر هەوڵ ئەدا هەر ناڕەحەت ئەبێ ئەو ناڕەحەتیە سبحان الله ئەو جوهدە و جیهادە گەورەی کە ئیکە یعنی وكأنما مسخر كراوە بۆ ئەم ئیشە و خزمەتی ئەم ماڵ و مناڵ والله جاری وایە یعنی باوکی داما و چێژ لەوە وەرەگیرە کە مانوو ئەبێ مانوو چەند ماندووتر ئەبێ چێژ زیاتر وەرەگرێ. الله سبحان الله چۆن ئاژەڵەکان والخەیل والبغال والحەمیر لتركبوها وزینە خوای گەورە مسەخەری کردوون. الله والله لە عیمارەتی زەویە جاری وایە ئینسان ئاوای لێ ئەوەندە مەشغوڵە بە عیمارەتی زەویەوە کە ئەنەما مسەخەر کراوە بۆ بە هیچ شێوازە مەجالاتی تری نییە کە بە ویست و بە ئیختیاری خۆی جێبەجێک. جاری وایە مناڵەکەت زۆر لارە کەچی تۆ هەر هاوکاری ئەکەی هەر بەدەمیەوەی هەر لەگەڵ یا ئەڕۆی هەر محاولە ئەەکەی كأنما جزءك لخوت ناتواني هي هەندێ جار خێزانەکەت بە هەمان چەشن هەندێ جار لەگەڵ دایک و باوکتە هەندێ جار لەگەڵ برا و خوشکە بۆیە خۆشەویست ئەفەرمێ واصل ئەو کەسە نییە بالمکافئ یەکێ بێ بۆ لای ئەم بچێ بۆ لای ئەو اینجا واصلە نا ئەم کەسە قەطعی ئەمی کرد ئەم هەر ئەڕوا هەم ئەڕوا ئەو واصل كأنما مسخرە بۆ ئەوەی خزمەتی دەوروبەرەکەی کرد. زۆرن ئەوانەی کە ژیانی خۆیان تەرخان کردو بۆ تعمیری سەرزەوی کە ژیانی خۆی تەرخان کرد کە ئەنەما مسەخەرە لەو پێناوە شەو و ڕۆژ خەریکە بێ مانوو نابێ. ئەزان ئێستا چەند دەوڵەمەند هەیە ئەتوانن حتا مردن ئیتر ئەوەی کە هەیەە بەسییان بێ بەڵام هەر کاسبی ئەکەن هەر هەوڵ ئەدەن هەر جوهد دەکەن هەر جیهاد دەکەن هۆکاری ئەم هەموو مانووبوونە چییە کە ئەنەما مسەخەرە بۆ ئیش بۆ ئەو کارە ئەبێ بیکە ئەبێ جێبەجێیکە
چێژ لەوە وەرئەگرێت کە کەسێکی تر سوودی لێ وەرەگرێت ئیسفادەی لێ ئەکە چێژ لەوە وەرەگرێت کە خەیرێک ئەکە دۆستێکمە هەموو جارێک ئەڵێ ماسەڵ دایم ئینسان کە مودەتێک دەوڵەمەند بوو لە دوای دەوڵەمەندەکەی تر ڕقەمیەتە سەر باڵانسەکەی تا هیچ فەرق ناکە سیارەیە هەیەی ماڵە هەیەی مەسەلەن مناڵە هەیەی میوانە هەیەی جل و بەرگە هەیەی تر ئەڵێ دوایەوە چییە نیشتێ نامێنێتەوە تەنها ڕقەمە ئەڵێ ئێستا کەسێکی فەقیر بێنە لەگەڵ دەوڵەمەندێکە ئەگەر فەقیرەکە عامی حاجەتەکانی جێبەجێ کردبێ هی خۆی قەناعەتیشی پێ هەبێ ئەڵێ ئەمیان بڕە ڕقەمی لەویان زیاتر هیچی تر ئەگەر نەخۆەوە نی ئەویان نانێکی زیاتر لەو بخوا بەڵکو جاری وە هەیە فەقیرەکە نانی زیاتر ئەخواتە هەر لێ موسن تەنها ڕقەم تۆزە زیاتر لەویت ئەوێ ڕاغی پێمان بڵێت ئێمەی مرۆڤ واجبە لە سەرمان ئەبێت تەعمیری سەرزەویک ئەم تەعمیرەی کە ئەیکەین ئەبێت کە ئەنەما مسەخەر کراوین بۆ ئەمە ئاوا ئەم کارە جێبەجێکە هیچ منەتێ بەسەر هیچ کەسێکە نەکە کە ئەنەما کاری خۆمانە واجبی سەرشانمانە چۆن لە عیبادەتەکانە نوێژێک ئەەکەی واجبێکی سەرشانی خۆتە جێبەجێ ئەەکەی وەڵڵا تەعمیری زەویش ئەو هەیە وەڵڵا کەسابەتە بۆ ماڵ و مناڵە بە هەمان چەشنە چکە ئەمە تۆ دروست کراوی بۆ ئەوەی هەم عیبادەتکەی هەم تەعمیری زەویکەی هەم زەوی بەری بەڕێوە خلافەتی خوا لەسەر زەویە بەرپاکەی وەکو ڕاغب لە دەرسەکانی پێشووترە وەی باس کردی خوای گیان داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەرەکەت و بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی ئیمانمان دامەزراوکە یا رب العالمین یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت بە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا رب العالمین گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانیوە کردومانە عەفومان کە گوناهێک زانیومانە و کردومانە عەفومان کە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت گوناهێ لەمە پێش کردومانە عەفومان کە گوناهێ لەمە دووە ئەیکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ئیلاهی دامەزراومان کە لەسەر دینەکەت یا رب العالمین یا ئیلاهی دامەزراومان کە لەسەر ئەم پەیامە شیرینت یا رب العالمین بمانگێڕە لەو عەبدانەی کە ئەتوانن سیاسەتی نەفسی خۆیان کەن یا ئەکرەم الئەکرەمین بمانگێڕە لەو عەبدانەی ئەتوانن سیاسەتی سەرزەوی بەرن بەڕێوە یا رب العالمین یا ئیلاهی بمانگێڕە لەو عەبدانەی عیمارەتی سەرزەوی بۆ تۆ ئەکەن یا رب العالمین یا ئیلاهی بمانگێڕە لەو عەبدانەی کە لە مەکاریمی ئەخلاقا قاڵ ئەبنەوە هەموو ژیانی خۆیان سەرفەکەن یا رب العالمین خوای گیان داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی تۆ زۆر زۆرە یا رب العالمین ئەگەرچی ئێمە شایەنی و ئیستیحقاقی نعمەتەکانی تۆ نەبین هانامان هێناوە بۆ لای تۆ خۆت شایەنمان کە یا رب العالمین بەرەکاتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین ئیلاهی ئێمە لە زەمانی فتنە ئەژین سپاردە قەت لای تۆ زایە نەبووە و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی ئەخلاقی خۆمان سپاردەی تۆ کرد و خۆمان و دایک و باوک و برا و خوشک و خێزان و هاوسەر و مناڵ و وەچەکانمان تا ڕۆژی قیامەت هەمووی سپاردەی تۆ کرد یا رب العالمین وەچەکانی ئومەتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سپاردەی تۆ کرد یا رب العالمین ئەم ئومەتە یا ئیلاهی ناڕەحەتی و زەلیلی زۆری بینیوە کاتی ئەوەیەتی سیادەی ئەم سەرزەوی وەرگرێتەوە یا ئیلاهی بە گەورەی خۆت سیادەی زەوی بخەرەوە دەستی موسڵمانان یا رب العالمین ئەگەرچی ئێمە شایەن نەبین خۆیان شایەنمان کرد بمانکەرە ئەو کەسانی کە ئەبنە قودوە و پارێزگاری لەم دینەی تۆ ئەکەن یا رب العالمین خۆی موسڵمانانی جیهان لە زەحمەتێکی زۆر گەوران یا ئیلاهی ڕەحمەتی خۆت یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەریانە ببارێنە یا ئیلاهی موسڵمانانێکی زۆر ناڕەحەتی زۆر گەورە ڕووی تێکردوون تۆ بەهانایانە وەرە یا رب العالمین خۆی ئەمانەی کە لەگەڵمانن لەم وانانە ئەگەر گرفتێکمان هەیە ئیلاهی بۆمان چارەسەر کە ئەگەر دڵمان نائارامە ئاراممان کە ئەگەر ماڵمان نائارامە ئارامی کە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین ئەگەر کەم ڕزقین ڕزقی حەڵاڵمان زیاکە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت بە گەورەی خۆت یا رب العالمین ئەگەر گرفت و مشکلەیەک لەناو ماڵەکانمانایە بۆمان چارەسەر کە یا رب العالمین ئەگەر نەخۆشیێکمان هەیە شیفامان بۆ بنێرە یا ئیلاهی داوا لێ ئەەکەین زەلیلی سەر جێگەمان مەکە محتاجی دەستی نامەردمان مەکە یا رب العالمین خوای گیان سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
یەک ناومان لە خزمەتیا بێنە، ئیشتیاقی دڵی ئێمە پێ بگەێنە، مەحەبەتی دڵی ئێمە پێ بگەێنە، سەلامی ڕۆحی ئێمە پێ بگەێنە یا رب العالمین. یا ئیلاهی ئەم دوعایەمان قبول کە، خوایە ئەم دوعایەمان قبول کە، خوایە ئەم دوعایەمان قبول کە. آمین آمین والحمد لله رب العالمين.